سەرەتا سەر لە کەسایەتی شەیدڤیان و هەموو شەیدانی ڕێگای ئازادی بەبیر دێنینەوە. ئێمە هەمومان نەزانین کە ئەمڕۆ ساڵیادی شەیدڤیانە کە بە ئاگری جەستەی خۆی توانی بکاتە یاخود ئاگری جەستەی خۆی ڕووناکەرەوەی ڕێگای خەباتی تێکۆشان پەرە پێ بدە. شەیدڤیان هەڵبەتە بوو بە ڕێگای حەقیقەتی ئازادی ژن. ئێمە لە باشووری کوردستان شەیدڤیان با بڵێن لە دایک بووی ناوچەیەکی وەکو قەرەداغا کە ناوچەیەک پڕ لە ئەمفال، ناوچەیەک کە دژمن بە هەموو شێوازێک هێرشەکانی و کیمیابارانی ئەنجامدا. بۆیە شەیدڤیان هەر لەم کاتانەدا توانیوێتی کە بگاتە ئەو ئەنجامەی کە گەلەکەی چەندێک ستەمی لێ ئەکرێ و بە تایبەتی کە ژن چۆن ستەمی لێ ئەکرێ. بۆیە هەڵبژاردننی ڕێگای ئازادی لەلایەن شەیدڤیانەوە بە شێوازێکی هەڕەمەکی نەبوو بە پێچەوانەوە، بەڵکو لە بیرکردنەوەیکی قوڵی شەیدڤیان بۆ کێشە و گرفتەکانی بۆ ئەو ناحەقەی کە بەرامبەر بە میلەتەکەی ئەکرا، کە بەرامبەر بە ژنانە ئەنجام ئەدرا. بۆیە شەیدڤیان لە لێکۆڵینەوەیکی قوڵدا گەڕان بە دوای حەقیقەتدا کە بێوێ چۆن ئازادی گەلەکەی و ئازادی کۆمەلگاکەی لە ڕێگای بە تایبەتی ئازادی ژن بتوانێت لە ڕێگای فەلسەفەیەکەوە بێنێتە دی. بۆیە شەیدڤیان کە ڕێگای ئازادی هەڵدەبژێرێت ئەزانێت کە ڕێگایەکی پڕسەختە، ئەزانێت کە ڕێگایەکی پڕ لە دژواریە. بەڵام ڕێگای ئازادی چەندێک دژوار بێ، چەندێک سەخت بێ، بەڵام ڕێگایەکە پڕ لە حەقیقەتە، ڕێگایەکە پڕ لە ئازادیە. بۆیە شەیدڤیان ئەو ڕێگایە هەڵەبژێرێ. بەڵام لەو کاتەدا کە شەیدڤیان ناتوانێت کە چیتر قبوڵی ئەوە بکات کە ڕێبەر ئاپۆ هەشتەمین ساڵیادی گەلە کۆمەی نێودەوڵەتی قبول بکات. بۆیە لەو کاتەدا لە مانگێکی ساردی لە بەفربارانێکی سەرچیاکان کە ژیانی خۆی یاخود جەستەی خۆی ئەکاتە ڕووناکی بۆ هەموو ئازادی گەلەکەی، ئاگری جەستەی خۆی ئەکاتە ژیلەمۆیەک بۆ ئەوەی ڕێگای حەقیقەت نیشانی گەلەکەی بدا. بە تایبەتی شەیدڤیان لە ئاراستەکردنی قسەکانی، ئاراستەکردنی ئەو ئاگرەی جەستەی خۆی بۆ گەنجانی باشووری کوردستان بە ژن و بە پیاوە بۆ ئەوەی لەسەر ڕێگای حەقیقەت بڕۆن، وا بکەن کە ژیانی ئێمە، ژیانی گەلی کوردستان، ژیانی هەر تاکێکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئەبێ بە ئازادی بژێ. بۆیە ئاگری جەستەی شەیدڤیان بوو بە ڕاستیەک، بوو بە حەقیقەتێک بۆ ئەوەی ئازادی ژن بە تایبەتی و ئازادی گەلەکەی بێنێتە دی. بۆیە شەیدڤیان کە قبوڵی ئەوەی نەکرد جارێکی تر یاخود ساڵێکی تر لە گەلە کۆمەی سەر ڕێبەر ئۆجەلان، کە ڕێبەر ئۆجەلان گرنگترین بابەت کە لە سەری سزادراوە ئەویش ئازادی ژن بوو. شەیدڤیان یەکێکە لەو کەسانەی کە لەسەر ئەو حەقیقەتە و لەسەر ئەو ڕاستیە چوو. بۆیە قبوڵی ئەوەی نەکرد جارێکی تر کە ئەو ساڵیادە ببینێتەوە، بۆیە ئاگر لە جەستەی خۆی بەردەدات. بەڵام شەیدڤیان لە بێچارەیە ئاگر لە جەستەی خۆی بەرنادا. ئەو پەیامێکی هەیە بۆ ژنانی باشووری کوردستان بەداخەوە کە ئێستاکە ئەبینین بەهۆی ئەو کێشە و گیر و گرفتە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی کە لە باشووری کوردستانە بەڕێوە ئەچێ، ژنان یان خۆیان نەسووتێنن یان ئەکوژرێن. بەڵام ئەو ژنانەی کە خۆیان نەسووتێنن لە بێچارەیە، کە خۆیان نەکوژن لە بێچارەیە، بەڵام شەیدڤیان بە پێچەوانەوە ژیانێک ئافرێنێ، ژیانێک بۆ گەلەکەی بە جەستەی خۆی، بە ئاگری جەستەی خۆی ئافرێنێ بۆ ئەوەی کە ئازادی کۆمەلگاکەی و ئازادی ژن بێنێتە دی. بۆیە شەیدڤیان لە بێچارەیە خۆی ناسووتێنێ، بە پێچەوانەوە لە ئەو پەڕی بیرکردنەوەیەکی قوڵ، لە ئەو پەڕی بیر و باوەڕێکی قوڵ لە ئایدۆلۆژیاکەی کە چیتر ئەتوانێ بە ئاگری جەستەی خۆی کە ببێتە ڕێپشاندەری گەلەکەی لە هەر چوار پارچەی کوردستان. بۆیە شەیدڤیان تەنها بۆ باشوور نەبوو، بەڵام پەیامەکانی زۆرتر بۆ باشووری کوردستان بوو، چونکە ئەزانێ باشووری کوردستان لە گێژاوێکی قوڵدا ئەژیا. باشووری کوردستان لە گیر و گرفتێکی زۆر قوڵا کە ئێستاکەش قسەکانی شەیدڤیان
پەیامەکانی شەیدڤیان بۆ ئەمڕۆ بۆ ڕۆژی ئەمڕۆژ گرنگە کە گەنجانی باشووری کوردستان کە چۆن بتوانن لەسەر ڕێگای شەیدڤیان بەردەوام بن. بۆیە شەیدڤیان ئێستاکە ڕوحێتی شەیدڤیان لە زاپە ئەنجامەدرێ، ڕوحێتی شەیدڤیان لە چیا سەرکەشەکانی کوردستانە، ڕوحێتی شەیدڤیان ئێستاکە گەنجانی باشووری کوردستان و گەنجانی هەر چوارپارچەی کوردستان بەو ڕوحیەتە تێکۆشانەکەن لە پێناوی ئازادی و ئازادی گەلەکان. بۆیە ئێمە ئەڵێن هەزار سڵاو لە گیانی پاکی شەیدڤیان و هەموو شەیدانی ڕێگای ئازادی. بۆیە جارێکی تر سەر و ڕێز نەوازشدا دەنوێن و دەڵێن شەید نامرێ، شەید نامرێ، شەید نامرێ. شهید نامرێن، شهید نامرێن.